بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. یەکێک لەو شتانەی کە دڵی ئینسان خۆش دەکات و مایەی جوانیە بریتیە لە ڕووبارەکان، بەتایبەت ڕووباری کوێستانەکان، بەتایبەتیش ئەو ڕووبارە جوانەی خواری کە ڕووبارێکی ساف و سارد و زوڵاڵ و زۆر خۆشە. ئەو ڕووبارە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارمان پێ دەڵێت. شاعیر جوانی گوتووە دەڵێت ثلاثة يذهبن عن المرء الحزن. سێشت هەیە کە خەم و خەفەت لە دڵی ئینسان لا دەبات: الماء والخضراء والوجه الحسن. ئاو و هەروەها شینایی و دەموچاوێکی جوان و ڕێک و پێک و گەشاوە و ڕوویەکی خۆش. ئەو سەیانە خەم و خەفەت لە دڵی ئینساندا لا دەدەن. خوای گەورە ئەو جوانەی بۆیە داناوە تاوەکو ئێمە لێی بەهرەمەند بین. ئەو خوایەی ئەو جوانی و ئەو ناز و نیعمەت و ئەو دنیای فەرهەم هێناوە، هەر ئەو خوایە شیاوی پەرستنە و شیاوی ڕوتێکردنە و شیاوی ئەوەیە کە ئینسان هەمیشە لە خزمەت بڕیارەکانی دابێت و هەمیشە عیبادەتی بکات.